هەمان بابەت من ڕاستەوخۆ بەڕێز دابان عارف بەڕێوەبەری ناحەی تانجەرۆ لە تانجەرۆ زانیاری زیاترمان لەسەر بۆردومانەکانی زەرگێزەڵە پێ دەڵێت. کاک دابان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئیستا ڕەوشی بەر لە هەموو شتێک ئیستا ڕەوشی زەرگێزەڵە و ئەو ناوچەیە چۆنە؟ سپاس ڕاستکردنەوە من دابان محەممەد عارف دەستان خۆش بێت. ئێستا تاوان ڕۆژی گوندی زەرگێزەڵەوە سووری گوندەکە تا ڕادێک ئارامە و پێشمەرگەکانی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان تا ڕادەیەک لە ناوبارگاکانی خۆیان نەماون بڵاویان کردو بۆ ئەو شوێنانی ترکە لە نزیک لە سنووری بارگاکان و تا ڕادێک ڕەوشەکە ئارامە لە ئێستا کە من قسە لەگەڵ جەنابتانەکەم. باشە بە دیاریکراوی ئەو هێرشانەی کە کرایە زەرگێزەڵە کوێی کرد بۆ ئامانج؟ بەڵێ دیارە سعات 15 خولێکی سەر لە بەیانی یەکەم هێرش بۆ بارەگای بانەگەورە بوو. بانەگەورە بەرزاییەکە لە سنووری لە بینی گوندی زەرگێزەڵە و گوندی دێئەلی یەکەم جار لە وەکوتم کاژمێر دە چارەک ئەوەی کردە ئامانج. دواتر دوای چەند خولەکێک دوو شوێنی تر لە شاخی پشتی گوندی زەرگێزەڵە و بارگایەکی تریان لە ناو گوندی زەرگێزەڵە دوا بە دوای ئەو کرانە ئامانج. ئەم ئەتوانم بڵێم هەرسێ هێرشەکە لە ماوەی دەخولەکێک ڕوویدا و ئەم بارەگایانە تەبەن دەکەونە سووری گوندی زەرگێزەڵە بەڵام دوورن لە دانیشتوانی ئەسڵی با بڵێن سیڤیلی گوندەکە. زەرەر و زیانی مادی زۆر گەشتۆ بە هەرسێ بارەگاکەیان زیانێکی مادی زۆری لەداون. باشە کاک دابان سەبارەت بە قوربانیەکان ئەو کەسانی بوونێتە یان هیچ کەسێ بۆتە قوربانی لە ئەنجامی ئەم هێرشە ئەگەر بوونێتە قوربانی هاوڵاتی سڤیلن یاخود ئەو شوێنانی کە پێکراون حیزبەکان بنکە و بارگاکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانن تەنها ئەوانیش بوونێتە قوربانی؟ بەڵێ 6 پێشمەرگای بە پێی زانیارەکانی من 6 پێشمەرگایان برینار بوون، چواریان لە هێرشی یەکەم برینار بوون. دوای چەند خولێکێک دیارە کە هێرشی یەکەم کراوە بە دوو بارگاکەی تر تا ڕادەیەک چۆڵیان کردووە لەوێش دوو پێشمەرگەی تریان برینار بووە، بەڵام سپاس بۆخوا پێشمەرگەکانیان بە برینەکانی سووکن ڕوانەی نەخۆشخانەی شار کراون لە شاری سلێمانی و چارەسەریان بۆ کراوە و با بڵێن پێکانەکانیان سووکە و مەترسی لەسەر ژیانیانیە و هیچ کەسێکی ژیانی لەدەست نەداوە و هیچ هاوڵاتێکی سیڤیلیش لەم بۆردومانانە پێوە نەبوو برینانە بوو. باشە سەبارەت بە خوێندن دەزانین کە هێشتا سەرەتای دەستپێکی ساڵی خوێندنە هیچ مەترسیەک هەیە بۆ خوێندنگاکان بۆ هاتوچۆی هاوڵاتیان لەو ناوچەیە؟ بەڵێ دیارە سەر ڕێگای گوندی زەرگێزەڵە کەوێتە سەر ڕێگای سەرەکی با بڵین سلێمانی بە قەزای قەرەداخەوە هاتوچۆی ئۆتۆمبیل وانە تا ڕادەیەک ئاساییە. پشەیوێک دروست بووە لە گوندەکانی دەوروبەری بۆ مەسلەی خوێندنوانە قوتابخانەکان ئاگادار کراون کە خوێندکارەکانیان بەشێک لە قوتابخانەکان خوێندکارەکانیان زووتر لە کاتی خۆی ناردۆتەوە ماڵەوە بۆ وەک خۆپارازیەک و بۆ وەک ئەوەی کە ترسی هێرشی تر هەبێ. بێگومان حاڵەتی لەم جۆرە نائستیقرارێکی نەفسی دروستەکە لای هاوڵاتیانی دەڤەرەکە و سنوورەکە، بەڵام بە شێوەیەکی نییە کە پرۆسی خوێندن پەک کەوت بێت. باشە باس لەو کردکە نزیکی سعات 2:04 دەستپێکی بۆردومانەکان و هێرشەکان دەستی پێ کردووە. ئانی پێشتر ئاگدار نەبوون یان ئاگدار نەکرانەوە لە مەترسێکی لەم جۆرە لەو ناوچەیە؟ بەڵێ دیارە هەموو لایەمان ئاشکرایە لە کاردانەوەی خۆپشاندانەکانی ناوخۆی دەوڵەتی ئێران لە ڕێگەی قۆنسوڵخانە و نوێنەرایەتیان لە حکوومەت ئێرێمەوە ئاگاداری نامەیەکیان بڵاو کردەوە پێش چەند ڕۆژێک. دیارە حیزبی کۆمەڵی زەحمەتکێشانیش لە ڕێگەی زانیاری و با بڵێن سەرچاوەکانی خۆیان و حتمەن ئاگاداری ئەوە بوون و تا ڕادێک بارەگاکانیان ناڵێم چۆڵ بووە، بەڵام قەرەباڵقی و جەنجاڵیان لە بارەکەکانان نەبووە لە ماوەی هەفتەیدا ڕابردووش هەفتەیەکە بۆ ماوەی هەفتەیەکە بێ. هەرەوە شۆکار بووە کە سوپاس بۆخوا زەرەر و زیانی گیانیان نەبووە. بێگومان ئاگادار بوون، بەڵام ناشکرێ ئەوان بارگاکانیان چۆڵ بکەن دیارە، بەڵام قەرەباڵقێکی ئەوتوان نەبووە.
مەترسی دووبارە بوونەوەی هێرشی لەم جۆرە دەکەن ئامادەکاریەکان چییە بۆ ڕۆژانی داهات و یان لە حاڵەتێکا خوا نەخواستە ئەگەر شتێکی وا دووبارە بووە؟ ئێمە لە گەڵیان لەسەر خەتین و داوامان لێکردوون تا ئەم گرژیانە کۆتایی پێدێ نەچنەوە بارگاکانی بنکە و بارگاکانی خۆیان و ئەتوانن لە شوێنی تر بمێنەوە لە شوێنی معنی شوێنی حەوانەوەی پێشمەرگەکان تەبەن بەشێکی زۆریان ماڵیان لەو سنوورەیەوە لە گوندەکانی سنووری ناحەکەمان بەوە بەشێکیان لە کۆمەڵگەی برایەتی ماڵ و کەسوکاریان لەوێ بمێنەوە بۆ ئەوەی کە وەک بۆی کرد جەنجاڵی و قەرەباڵغێک دروست نەبێت لە بنکە و بارگاکانیانەوە نەکرێنە ئامانج تا دۆخەکە هێورە واتە مەترسی لەسەر ژیانی خێزان و ماڵ و منداڵەکەیان هەیە؟ بێگومان. باشە لەسەر ماڵ و منداڵیان نا بەڵام بارگاکان بەڵێ مەترسی دووبارە بوونەوەیە. باشە ڕێکاری ئەمنی و هەم نەخۆشخانەکان هەم سلێمانی نزیکترین بنکە تەندروستیەکان لە زرگوێزەڵە و لە تانجەرۆ چۆن ئاگادارتان کردوونێتەوە یان ئامادەکاریەکان چییە بۆ بریندارەکان؟ بەڵێ دیارە بنکە تەندروستیەکانی ئەو سنوورە هەم لە ڕووی حەجم هەم لە ڕووی توانا و موادی با بڵێن تەندروستی بڕوان ناکەم لە ئاستی ئەوەدا بن بەسپاسەوە ئیدارەی نەخۆشخانەی شاری سلێمانی نەخۆشەکان گواسراونەتەوە بۆ ئەوێ و وەکوتم هەمویان برینی سوکن و چارەسەریان بۆ کراوە بێگومان لە حاڵەتی لەو بابەتەیە ئێمە تاکە شوێن کە نزیک بێت لەو سنوورەوە نەخۆشخانەکانی ناو سنتەری شاری سلێمانیە و ئێمە ئاگاداری نەخۆشخانەی 24 ساعتی ناو سنتەری ناحەکەشمان کردووە کە لە ئامادەباشی دابن بۆ حاڵەتێکی نەخوازرەوە. باشە ئێستا ئامادەکاریەکان لە ڕووی ئەمنیەتەوە چین بۆ ئەو ناوچەیە چۆن ئارامی دەدەن بە هاوڵاتیان چونکە دەنگۆیەکی وا بڵاو بۆیەوە کە بەشێک لەو ناوشانی هێرشە موشکەکانیان کراوەتە سەر هاوڵاتیان شوێن و ماڵ و حاڵ خۆیان بەجێ دەهێڵن چۆن ئارامی دەدەن بە هاوڵاتیان؟ لە ڕاستی ئەو پرۆپاگەندانە دوورن لە ڕاستیەوە گوندی زەرگوێزەڵە کە وە گوتم لە سلووری هەرسێ بارگاکە لە سلووریە گوندەیە و ئەو گوندە دانیشتوانەکەی نزیکی 35 بۆ 40 خێزان دەبن لە شوێنی خۆیان ماونەتەوە و هیچ خوتوڕەیەک لەسەر ژیانی ئەوان نییە و ئەو سنوورەی کە ئەوانی لێن گوندەکانیان نەچۆڵکراوە نە دانیشتوانەکانیشی ڕۆشتون بۆ شوێنی تر. باشە دیارە هەر دوا بەدوایی بردومانەکان حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لەسەر بابەتەکە ڕاگەنراوی بڵاو کردەوە ئێستا ئەو بنکە و بارگایانی کە لەو ناوچانن چۆڵکراون یان هەروەکو خۆیان ماونێتەوە؟ بەشێکی ئەوانەی کە بە بۆنەی تۆبارانەکەەوە داڕوخاوە ئەوە هەر بێگومان چۆڵکراوە و بنکە و بارگەکانی تریشان بەڵێ چۆڵیان کردووە و بڵاویان لێ کردووە بە شوێنی ئەم لاولا کە ناکرێت لێرە باسی بکەین. بەڵێ بەڕێز دابان محەممەد عارف کە بە ڕێزیان بەڕێبەری ناحەی تانجەرۆ بوون ڕاستەخۆ لە تانجەرۆ میوان مابووی زۆر سپاس بۆ ئامادەبوونت.